تەواکو لاوە ئاماژەی پێکرد لەوەی کە کورساتە خۆی لۆگۆکەی نێرگزە چڵە نێرگزە بەڵام ئەمڕۆ خەڵاتی چڵە نێرگزیشی وەرگرتووە هەمیشە ئاڵێن کە کورسات دەنگ و ڕەنگی هەمووان بووە هەمیشە با کارە باشەکانیەوە توانیوێتی بچێتە ناو بینەرانەوە بەجیالەوە هەمیشە هەوڵی داوە خاوەنی پارێزراوی دابوو نەریتە کوردەواریە جوانەکەی خۆمان بێت بەوەی کە بتوانێت خێزان بە بێترس بخاتە سەر شاشەی کورسات و جێی بهێڵێت اینجا هەمیشە کورسات هەوڵی داوە کارەکانی جیاواز بێت هەر بۆیە کورسات لە ماوەی کارکردنیدا و لەم ساڵانەی دواییدا خاوەنی لاوە 75 دۆکیومنتاری زۆر تایبەتە لەسەر کەسایەتەکان و هەروە لەسەر دۆکیومنتاری جیاواز بۆیە ئەمڕۆ لە پارکی ئازادی خەڵاتێکی پێبەخشراوە بۆ ئەو کارە دۆکیومنتاریە جیاوازانەی کە کردوێتی لەوەی کە لەلایەنێتی ئەوروپا بەڵێ لەلایەن ڕێکخراوی پەیامنێرانیشەوە ئەو خەڵاتی پێبەخشراوە لەکە خەڵاتی چڵان نێرگزە بۆ باشترین کارە دۆکیومنتاریەکانی کە لەم ماوەیەدا کردوێتی. ڕۆژنامە نووسانی یەکێتی ئەوروپا و ڕێکخراوی پەیامنێران ئەمڕۆ لە شاری سلێمانی بە بۆنەی یادی ڕۆژنامەگەری کوردیەوانێ خەڵاتی ڕێزلێنان پێشکەش بە چەند دەستگا و ڕاگەیاندنێک دەکەنێکێک لەوانە دەستگای میدیایی کورساتە کە خەڵاتی ڕێزلێنان وەردەگرێت لەمڕۆ ڕسمە ئەویش خەڵاتی چڵە نێرگزە بۆ مەبەستە ئەمڕۆ لەگەڵمانە بن بزانین ئەو ئامادەبوانە چی دەربارەی ئەم ڕۆژە دەڵێن و پەیامی ڕۆژنامە نووسان چیە لەم ڕۆژەدا. کاک سورێن سڵاو لەبێ وەکو بەڕێوەبەری هونەری دەستگای میدیایی کورسات پێمان بڵێیت هەستان چۆنە کە ئەمڕۆ دەستگای میدیایی کورسات خەڵاتی چڵە نێرگز بەدەست دەهێنێت بۆ پڕی دڵخۆشیەوەکو هەموو خەڵاتەکانی تر ینی ئەمی شێکێکە لە دڵخۆشیەکانی بۆ کورسات چکە هەڵبەتە ڕێکخراوی نێودەوڵەتی ئەوروپی و ڕێکخراوی پەیامنێران کە کورساتیان بەسەر کردێتەوە بۆ ئەم خەڵاتە بەشان عزیەوە هەڵبەتە ئەو دۆکومنتاریانی کە کراوە یان ئەو خەڵاتی کێسەکەمە وەری ئەگرین لە بۆ دەستگای میدیایی کورسات بە شێوەیە کارەکانیان کاری دۆکومنتاریەکان کراوە کە هەڵبەتە شایەنی ئەوە بووە کە خەڵاتێکی لەم شێوەیە بکات. بەڵێ ئەم جۆرە خەڵات و پێزانین و دەستکەوتانە تا چەند ئەو بەڵێنە دووپاتەکەنەوە کە لە داهاتوە کورسات بتوانێت کاری باشتر بکات. هەڵبەتە هەر خەڵاتێک کەیرێ بە هەر شوێنەیەک و دەستگای میدیایی کورساتیش لەسەر و هەمیانەوە هەر خەڵاتێک بەرپرسیارەتێکی سەرشانیەکات بە دووقات و سێقات و ئێمەش هەڵگری ئەو خەڵاتە بین و چاوەڕێی لەوە زیاتریش ئەکەین کە کورسات خەڵاتی زیاتر بێت. وەکو پەیامێک لەم ڕۆژە پیرۆزەیە کە یادی ڕۆژنامەگەری کوردیە بە ناوی سەرجەم ڕۆژنامە نووسانی کورساتەوە چی بەبینەدانەڵیت؟ پیرۆزباییان لێ یەکەم پیرۆز بێ لە سەرجەمیان و پیرۆز بێ لە هاوڕێ نزیکەکانی خۆمان و خۆشمان بەردەوامە بین لەسەر خزمەتکردن بەردەوام بین لەسەر پشتگیریکردنی سەرجەم ڕۆژنامە نووسان لە هەموو دەستگا و لە هەموو شوێنێکی ترە. زۆر سپاس دەکەین. سڵاو لەبێ کاکەوەزان وەکو سەرۆکی ڕێکخراوی پەیامنێران پێمان بڵێ چۆن بوو دەستگای میدیایی کورساتان هەڵبژارد بۆی ئەمڕۆ لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە کورسات خەڵات بەدەست بهێنێت. زۆر سپاس هەڵبەتە بەر لەوەی ئەمە کورسات دەستنیشان بکەین ئێمە لە ڕێگەی تیمی شارەزاوە چاودێری سەرجەم میدیاکانی کوردستانیان کردووە میدیاکانی دەرەوەش یەک لەو میدیانە کە سندیکای ڕۆژنامە نووسانی یەکێتی ئەوروپا کە زۆر پێسەرسان بوو کورسات بووە کە لە ماوەی ڕابردوو زیاتر لە 75 دیکۆمنتاری لە بوارە جیاجەکانی کرد هەڵبەتە 75 دیکۆمنتاری بۆ دەستگایەک ئاسان نییە کە کورسات توانی ئەو سنوورە بەزێرێتن بۆیە سندیکای ڕۆژنامە نووسانی یەکێتی ئەوروپا کورساتی دەستنیشان کرد وەکو باشترین کەناڵی دیکۆمنتاری لەسەر ئاستی هەم هەرێمی کوردستان و ئەوروپاش کە خۆیان هەڵسەنگاندنیان بۆ کرد ئەمەش دڵخۆشیە کە دەبینێن کەناڵێکی وەکو کورسات شان بەشانی وڵات کەناڵەکانی جیهاندا کە ڕکابەری دیکۆمنتاریەکان دەکاتن ئەوەش جێگە دڵخۆشیە بۆیە لێرە پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و بەڕێوەبەری کەناڵی کورسات دەکەم کە شەو خۆنیان کردووە کە گەیشتونەتەوە ئاستا هیوادارم لەم سەرکەوتنە نەوەستن و سەرکەوتنی گەورەتر بەدەست بهێنێت. زۆر سپاس دەکەم هەمیشە سەرکەوتوو بن و هەر بمێنن بۆ خزمەتکردنی میدیای کوردی و ڕۆژنامە نووسان. زۆر سپاس بۆ شێوە زۆر سپاس.
پەیوەند دەستخۆشیەک لە سۆنیانەکەین خاڵێمان تو ڕاوە زۆری لاگووە ئەمڕۆ دەستخۆشی بۆ هاوکارمان سۆنیا کە هەمیشە لە کار و چالاکیەکانە ئامادەی هەیە و هەروە با دەستخۆشی لە کاکبیرەوەریش بکەین ئەجا دووبارە پیرۆزبایی لە خۆمان لە تەواوی کارمەندانی کورسات و هەموو ڕۆژنامەنووسان بەڵێ لە بنەرانی کورساتیشەکەی لەبی ئەبینەران لە پێش هەمویانە مەدڵنیایەوە دڵنیایی